ئەم ڕۆژی جەژنە کە بەیانی بە خزمەتی دەگەین ئینشاء الله تعالى ڕۆژی بەڕەحمبوونە. هەر کەسێک لە ڕۆژی جەژنیشە هەر دڵی ڕق بێ ئەبێ لە ئیمانی خۆی بکەوێتە گومانەوە. جەژن ناچێتە ئەو ماڵەوە کە ڕەحم و میهرەبانی و سۆزی تێدا نەبێ. پێغەمبەری ئێمە صلی الله عليه وسلم خوای پەروەردگار ئاوا وەصفی دەکا وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین. پێغەمبەر صلی الله عليه وسلم کە محەممەد خاتەمی ئەنبیا و مرسەلینە سەلات و سەلامی خوا لەسەر ئەو لەسەر هەموو برایانی بێ لە پێغەمبەران سەرچاوەی ڕەحمەت و میهرەبانیە بۆ هەموو جیهانیان، نەک هەر بۆ مرۆڤ، ڕەحمەتە بۆ هەموو مرۆڤایەتی، نەک هەر بۆ موسڵمانان، هەموو مرۆڤایەتی بە بەرنامەکەی ڕەسوول الله صلی الله عليه وسلم بەختەوەر دەبێت. ڕەحمەتە بۆ عالەمی مەلایکەت، ڕەحمەتە بۆ عالەمی جن کە وتیان ئینا سەمیعنا قورئانا عەجەبا. گویان لە پێغەمبەری خواگر صلی الله عليه وسلم و سەریان سوڕما لەو کەلامە کە دوا کەلامی خوای پەروەردگارە بۆ سەر دواهەمینی هەموو مرۆڤایەتی کە ئومەتی محەممەدە صلی الله عليه وسلم ئیمانیان پێهێنا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەحمەتە. تۆ کاتێک بە زەید بە بەچکەی چۆلەکەیەکا دێتەوە، هێلانەی پەڕەسێلکەیەک تێک نادەی، ئازاری سەگێک و پشیلەیەک نادەی، بەڵکو خۆت دەپارێزی لەوەی کە خوا نەخواستە بەر ئۆتۆمبیلەکەت بکەوێ. مسلمانی وەکو جەنابتانە بە ڕەحمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم حاڵی بووە ئەگەر پەرێزێکی هەبێ دەغڵودانی کردووە ناچێ بیسووتێنێ. ئەڵێ ئەگەر سوودێکیشی لێ بینم کە نیشێتی لە ڕووی زانستی کشت و کاڵیەوە، ئەوە لەوە دەچێت دەیان شارە مێرولەی تێدا بێ، هێلانەی باڵندەیەکی تێدا بێ و بەچکەکانی هێشتا نەفڕی بن، ماڵیان دەسووتێنم بەچکەکانی دەسووتێنم و جارێک سوتاوی دەکەم. خوای پەروەردگار تۆڵەم لە دنیا و قیامەتا لێ دەکاتەوە. چاولێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمەی کرد بە دۆستی ژیان و ژینگە، بۆیە ڕەحمەتی ئەو سەروەرە هەموو بوارەکانی ژیان و هەموو شتەکانی گرتەوە. خۆشی فەرمووی ئینی لەم ئوبعەث لەعانن وئینەما بوعیثت ڕەحمەتەن، وەکو لە صحیحی مسلیما فەرموودەکە هاتووە. فەرموویەتی صلی الله عليه وسلم من خوای پەروەردگار نەیناردووم بۆ ئەوەی نەفرەت لە خەڵک بکەم، من ناردوومی پەروەردگار بۆ ئەوەی ڕەحمەت بەسەر خەڵکا بڵاو بکەمەوە. دینی ئێمە دینی نەفرەتکردن نییە لە خەڵک، دینی ناردنی ڕەحمەت و سۆز و میهرەبانی خوای پەروەردگارە بۆ سەد دڵ و دەروونەکان. بە ئەندازەی ئەوەی کەوا تۆ ڕەحمەت و سۆز و میهرەبانی لە دڵدایە بەو ئەندازەیە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم نزیکی. وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، واتە ئەو ئەندازەی کە تۆ بە سۆزی لەگەڵ موسڵماناندا بەو ئەندازەیەش لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نزیکی. بەو ئەندازەی کەوا خوا نەخواستە ئینسان دڵی ڕەغبێ خوا بمان پارێزێ، ڕەحم و بەزەیی لە دڵ و دەرونیدا نەبێ، بەرامبەر بە موسڵمانان میهرەبان نەبێ، بەو ئەندازەیە دوور دەکەوێتەوە لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم.